وڵا دۆڵمەیە و بریانیە و شفتەیە و بۆرەکە و کوبەیە و بۆ شتانە بەشداری کوڕەکەم. باشە ئەو دۆڵمەیە بە دەستوری چێن دەری دروست کرا؟ وڵی بەدەستوری هەولێرێ. هەولێریانە؟ بەڵێ. باشە تا چەند خواست لەسەر ئەو خواردنە کوردیانە هەیە؟ وڵا الحەمدوللا ئەمە 4-5 سارە ئیشی فیستیڤال دەکەین، خەڵکی زۆر لە خواردنەکانمان ڕازیە الحەمدوللا. گرنگی ئەو فیستیڤالانە چییە لەوم؟ وڵی زۆر پێویستە بەڕاستی، یعنی لە بۆ گەنجان لە بۆ بەتەمەنان لە بۆ هەموونەوە ئەچی استیفادەی هەیە طبعاً. وڵی ئەو نازام جێیەکاندیان بەس بە دەستوری خۆم لێم نایە و ئەو هەی لێ دەزانم خەڵکیش لێ ڕازیە الحەمدوللا. باشە ئەدی ئەوانە چنە؟ ئەوە کوببەی برنجە و کوببەی ساوار و بروشە و شفتەیە و بۆرەکە و ئەو شتانەیە. چەهانیان خواستی لەسەر زیاترە؟ وڵی هەموو شتەکان بەعام. باشە پێشوازی لە ئیشەکانتان کووە؟ وڵا الحەمدوللا زۆر باشە، دەستخۆشیان لێ دەکەم، ئەوانەی ڕێکیان خستیەوانەی پێمان وماندی بووینە زۆر سوپاسیان دەکەم، زۆر باشە الحەمدوللا باش دەڕوە.